ئەو پەڕی تەکریم و ڕێز لێگرتنی خوایە بۆ مرۆڤ کە خوا سوبحانە وتعالا مرۆڤی وا ڕەخساندووە بتوانێت ئەرچێک جێبەجێکە بە هەموو گەردون جێبەجێ نەکراوە، بە ئاسمانەکان بەو پان و پۆڕیە، بە زەوی بەو هەموو وردەکاری و سەرسوڕهێنەرانی کە تێدان، بە چایەکان بەو هەموو سەختیان نیانتوانیوە جێبەجێکەن. بەڵکو لە سوورەتی ئەلبەقەڕەدا کە خوا سوبحانە وتعالا باسی بە جێنشین دانانی مرۆڤ لەسەر زەوی دەکا، باسی فریشتەکان دەکا کە گوتیان ئەتەجعەلو فیها من یفسیدو فیها ویسفیکو الدیماء ونحن نسبح بحمدک ونقدس لك. ئایا کەسێک لە زەویدا دەکەی بە جێنشین کە خوێن دەڕێژێ و خراپەکاری تێدا دەکا و لە حاڵێکدا کە ئێمەش هەمیشە خەریکی بە پاکگرتن و بە دوورگرتنی تۆین لە لەکە و کەم و کوڕیەکان، واتە ئێمە شایستەترین فریشتەکان هەڵبەتە وەکو ڕەخنەگرتن لە خوانە بەتەکید فریشتەکان لەوە پاکترن و لەوەش عاقڵترن ڕەخنە لەخوا بگرن. بەڵام وەکو دەیانێ وەڵامی ئەو پرسیاریان دەستکەوێ حیکمەتی چییە، نهێنیەکەی چییە کە مرۆڤ بە کەڵکی ئەو ئەرکە هاتۆ فریشتەکان بە کەڵکی ئەو ئەرکە نەهاتوون. خوا سوبحانە وتعالا دەفەرمێ ئینی ئەعلەم ما لا تعلمون، ئەوەی من دەیزانم ئێوە نایزانن. دوایی نهێنیەکەیان پێ دەفەرمێ کە دەفەرمێ ناوەکانی عەڕزکردن لەسەر فریشتەکان و فەرمووی ناوی ئەوانم پێ بڵێن ناوبراوەکان، ئەوان نەیانزانی. ئەمجا بە ئادەمی فەرموو ئەنبئهم بئەسمائیهم، هەواڵیان پێ بدە بە ناوی ئەو شتانە. ئادەمیش هەواڵی پێدان. ئەمجا خوا سوبحانە وتعالا فەرمووی کوڕنووش بۆ ئادەم بەرن. دوای ئەوەی ئادەمی کرد بە مامۆستای فریشتەکان کە شتێکیان فێرکە کە نایزانن، ئەمجا فەرمووی کوڕنووشی بۆ بەنواتە کڕنووشی ڕێزگرتن سەڵاو لێکردن. کەواتە مرۆڤ دروستکراوێکی زۆر ناوازە و زۆر سەرسوڕهێنەر و زۆر گەورە و گرنگە لای خوای پەروەردگار، بەڵام بێگومان ئەو گەورە و گرنگی و ڕێز و حورمەتەی دەتوانێت لە خۆیدا بیهێڵێتەوە بیپارێزێ و دەتوانێت لە دەستی بدا.